ئەمڕۆ ئێمە هەر سێلایانی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی کۆبوونەوە لە سەر ئاستی گەرمیان بۆی هەمانگی زیاتر بکەن و تەنسیقی زیاتر بکەن لە ڕۆژی دەنگدانە بۆی بەڕاستی پرۆسەیەکی پاک و نەزیه بچێتە ڕێوە و چیتر یعنی ئەم میلەتەمان بێئومێد نەبن و پرۆسەیەک بێت و خەڵک دەنگی خۆی لەو پرۆسەیە بەڕاستی ببینێتەوە. سوپاس بەخوا کۆبوونێکی زۆر سەرکەوتوو بوو کە ئێمە بتوانین تەنسیق و هەمانگی بکەین هەم خەڵک هان بێن بچێتە سەر سندوقی دەنگدان هەم هاوکار بین بۆ ئەوەی ڕێگر بین لەوەی کەوا تەزویری زیاتر بکرێت و ئەو پرۆسەیە بەڕاستی بەو شێوازەی پێشوو کە بەڕاستیش پرۆسێکی شخص خواردوو بوو. ئێمە وەکو مەڵبەندی گەرمیانی یەکگرتووی ئیسلامی کوردستان دەستخۆش و سپاسمان هەیە بۆ بەڕێزان مەڵبەندی گەرمیانی کۆمەڵی ئیسلامی کە لەسەر بانگهێشتی بەڕێزیان ئەم کۆبوونەوە سازکرا لە بارگای مەڵبەندی گەرمیانی کۆمەڵی ئیسلامی سەبارەت بە هەماهەنگی و هاوکاری لە نێوان ئەم سێلایەنە کە ئەمە خۆی بۆ خۆی جێگای دەستخۆش